سڵاوتان لێبێ و ئەم کاتەتان باش بەرنامەی میوانی تۆین ئەمڕۆ لە ئۆردوگای نەسرین لەگەڵ پەرلەمانتاری پارتی دیموکراتی کوردستان بەڕێز هەڵکەوتی لالە ئەنوەر. کاک هەڵکەوت سوپاس دەکەم سەرەتا کە ڕێگەت بە ئێمەدا پێکەوە سەردانی ئەم خانەوادەیە بکەین. بەڵێ خۆشحاڵم کە پێش هەموو شتێ بە خێراتنتان دەکەم وەک کەناڵی شار پرێس تۆڕی میدیای شار پرێس کە لە خزمەتی خەڵک و سینی هەژاران منیش پێم باش و لەگەڵ ئێوە ماڵێکی کەم دەرامەت بەسەر بکەمەوە بەڵام هاتنم بۆ ئەو ماڵە بەڕاستی ئەو نەیترە بێتاقەتی کردم کە وەزی ئێوە کوڕم بینی بۆ شێوەیە. بەڵێ دەستخۆش دیارە بینەرانی خۆشەویست هیوا زیاتر لە 10 ساڵە تووشی نەخۆشی ئیفلیجی مێشک بووە لەگەڵ تەمەنیا زیاتر لی دیاری ئەیان نەخۆشەکە بەڵام ئەوەی جێداخە ئەوەیە خانەوادەی هیوا پشتی کردوتە هیوا. من دەمەوێت ژیانی هیوا لە زاری خۆیەوە لە زاری خۆی و خێزانەکەیەوە باسکرێت. هیوا سڵاو لێ بێ سوپاس دەکەم کە تۆ ئەمڕۆ ڕێگەت بە ئێمەیە لە نزیکەوە گوێبیستی چیرۆکی ژیانی تۆ بین. دەمەوێت سەرەتای نەخۆشیەکەتم بۆ باسکەی چۆن دەستی پێکرد. سەرەتا بەخێراتینتانەکەم من لە مابەی 2010 لە بە وردە لێ پیسکردم ئەم نەخۆشنە پێکی خستم هەیە تەنها چاومە لەرزێ دڵم تاوا نییە حتا بیستنی گوێم باش نییە قسەکردنیشم زۆر خاوە هەنێک کەس هات لێم تێناگا ینی بەڕاستی وردە لێم پێسەکە من داوە لە هەموو ئەو کەسانی لە ساداندا داوان لێکەم بێن بەهانامەوە بەڕاستی تەحملم نەما وردە خراپەم قاچەکان تاوە هەڵوە مەگەی کاکی وای کرد خۆی گەورە شوا بۆ بنێری بە مای ڕەمەزان ئینشاڵڵا. خانم گیان تۆ باسی ژیانی هیوان بۆ بکە چۆن ڕۆژانە ئەتوانی لەم ماڵەدا ژیان بەسەربەری لە کاتێکدا ئێوە کرێچین و ئیمکانێتی ئێوە ئەوەندە نییە کە بەشی عیلاجی هاوسەرەکە دیاخۆت بەشی کرێخان و کەشتان بکات. سەرەتا بە خێراتنتان دەکەم دەستان خۆش بێت تا ئێرە عەزێتان کێشە هاتون بۆ ئێرە. وەڵای ژیانی ئێمە زۆر قورسە چونکە خەڵ لە ڕێی خوا یارمەتیمانەدا و تێبەدەممان و ئەنان نە مەعاشێکی هەیە نە هیچێکی هەیە تا ئیساتە من هەر بەدەم هاوسەرەکەم بۆ هەرگوێ بڕۆ ئەبێ خۆمی لە تەکابێ دوای ئەوشە نەدڵی تەواوە نە هەناسەی تەواوە گوێچکەی نابیسێەوە باشی یعنی نەخۆشینێکی بەسیت تەنانەت حەڵقە ئاوسیانێ یعنی شەو ڕۆژ دوو ڕۆژی ڕێک قەسەم بەخوا بە دیاریەوە نەخەوتم بە دیاریەوە ئەسام خەڵ لە ڕێی خوا بردوونی تا ناوشار هەتا عیلاجەکانی بۆ بکڕین وەڵای عیلاجەکانیشی لە ڕێی خوادانە پێ پارەی ئەومانە پێنەوە بیدەینی. تۆ تەمەنە چەنە و هاوسەرەکەشە تەمەنی چەنە؟ من خۆم 26 ساڵم ئەیش 28 ساڵە. باشە قورس نییە بەوەی کە هەڵسو و کەوتی ڕۆژانەی کاکیوات و ئەبێ ڕۆژانە خۆ دەستی بگریت و بیبیتە دەرەوە یاخود جم و جۆڵی پێ بکەیت تا چەند ئەمە قورسە بۆ تۆ لە کاتێکا توش تەمەنێکی مناڵەت هەیە؟ بەخوا زۆر قورسە بۆ من ینی سا حالێن لە کاتێکی ئاواینە زۆر ئەی بۆ دەرۆ تا تەوالێت تا حمامکردن ڕاستەکەی زۆر قورسە بۆ من ینی جسمیشی بەرە قورسە بێ منش بەخوا جسم ئەو توانایە نییە کە دەستی ئەو بگرم زۆر بیومە دەر بەخوا جاری وایە خۆشم کەوتوم لەتێکی جارێ. کاکی وا دەڵێن خانەوادەکەت پشتی کردوسە تۆ خانەوادەکەت بۆ پشتی تێکردن لێرەوە چی پامەکەت هەیە بۆ دایکت بۆ کەس و کاری خۆت؟ من لێرەوە پێیان ئەڵێم وردە یعنی ئەوانیش لەبەر خاتی خوا گرنیان نازایە بەڵام ئەمە ڕاستنی بۆ ئەوان کە من ئاوام و پشتیان بە من کردووە من لەبەر خاتی خوا ئەڵێم داوا لە خوا گەورەکەم کە یعنی بەڕاستی دەمەدە سواگرنیان ئازا بێ بەڵام ئەم نەخۆشتێنگ نییە کەوان پشتیان لە من کردوە ئیسام بێ کەسە ئاوە بێ کەس کەوتوم من داوا لە خێرخوازانەکەم مێنمان نام و لەبەر ڕزایی و خوای گەورە لەبەر خاتیم مەنی بیرۆزە. هەرگیز هەوڵێوەت نایوە قسە لەگەڵ دایکە بکەیتەوە؟ هەوڵمدا وەڵام یعنی دڵم ڕێگە نەداوام هەموو ناڕەحەتیە مەسەر هاتووە پشتیان تێکردم عەزیەتیان داوم
یعنی دڵم ڕێگە نەداوە لەگەڵێنە قسە بکەم زۆر ئازارم کێشتەوە زۆر ناڕەحەتیم کێشتووە نەمتوانیم هاوسەرەکە چۆن پاڵپشتیت ئەکات چۆن پشگیریت ئەکات کە لە کاتێکە ئێوە هەردووکتان گەنجن پێکەوەن لەم ماڵەدا بەڵام کەسێک نییە کار و کاسپێک بۆ ئێوە بکات من یەکەم خواشکەم و دووەم هاوسەرم بەڕاستی هاوسەرم زۆر یارمەتی دەرمە تەنانەت دەونە یارمەتیمە دەرما پشتی ئازاری بۆ دروست بووە بەخوا یعنی بەڕاستی ئەو نەبێ من هیچ نیم یعنی ناتوان ڕێزمێ ناتوان تا سەراوەکە بڕۆم ئیلا بێ خێزانم دەستم بگری ینی بۆ 1 متر ناتوان بڕۆم وردە وردە قاچم ژاڵە بێ وردە بدە لەسەر جێگاکەم داواکارم لە خێرخوازان ئەمشی هەر کەسی ئەم ڤیدۆ بینێ بێ بەهانامەوە باشە دەڵێن خانەوادەی هاوسەرەکەشت پشتیان کردووەتە ئێوە دوو گەنجن ینی بەلەوەی کە من ڕێی و ئێوە وەرگرم لە سەرم بابەتە کاک هەڵکەوت دەمەوێت بەڕێزە بپرسم یعنی دەکرێت دوو گەنجی لەم شێوازە لەبەرەوەی لە دۆخێکی نەبوونی سەختان لەبەرەوەی کوڕەکەیان نەخۆشە دوو خانەوادە پشتکەنە ئەم دوو گەنجە ئەمە ئەبێتە هۆکاری چی بە تایبەتی کاتێک من پێشتر کە قسەم کرد دەڵێن ویستویانە خۆیان بکوژن هەردووکیان لەبەرەوەی کە خانەوادەکان ویستویانە لە یەکتریان دوورخەنەوە من بەڕاستی ئەوەی کە ئیمڕۆ ئەیبینم لە ئەم دوو خوشکە بەڕێزەوە برا بەڕێزە شتێکی زۆر ناخۆشە بەڵام هەر لە لای خۆمەوە سپاسی و خوشکە بەڕێزاکەم بەو عمرە گەنجێ و بەو تەمەنەوە ئاوە نەخۆشیێکی ئاوا سارەسەر بکە لەگەڵ یا بێ ئەمە زێگای ڕێز و تەقدیرە داوە لە خانەوادی هەردوو لایشانەکەم ئەگەر لە ڕووی کاروبایی کۆمەڵایەتیوە ئێمە کوردستانی خۆمان پابەندین بە بڕیارەکانی کۆمەڵایەتیوە نابێت دایک و باوک ئەگەر هەتا سەنیە مناڵەکانیشیان ڕێز مێخوانەخواستەوە قسێک نییە بیکەم بڵێم ئەوان غەڵەتیان کردبێ بەڵام قسەی ئەیکەم ئەگەر مناڵیش غەڵەتی هەبێ ئەبێ دایک و باوک لێ بردری هەبێ بەرامبەر بە مناڵەکانیان لەبەرەوە مناڵ پەروەردەی دەستی دایک و باوکە داواکەم لە دایک و باوکیان لە کەسوکاری ئەم دوو بەڕێزە ئەم خوشکە بەڕێزەم برا بەڕێزە لایەکی ڕەحمەت بکەنەوە بەلای ئەوانە دڵنیابن سەتانی وەکو من بێتە خزمەتیان هاوکاریان بکە ناگاتە دەقەیە مەرحەبایی دایکی و باوکیان یعنی دڵنیا بڕنیە ئەو کوڕە بەیانی دایکی و باوکی و کەسوکارەکەی بێنە لای وردە وردە تاقەی بۆ بگەڕێتەوە باش بێ ینی لە ڕێی توبیشەوە ینی دەرونیەکەیەتی بەڵێ خانم گیان تۆ کاتێکە دەیت و ئەوان پشتیان لێ کردو لە بەرەوەی کە تۆ خزمەتی هاوسەرەکەتەکەی لە بری تۆ ژیانەکەی لەگەڵ ئەمە هەتا چەند ویژدانیان خۆت بەوە ئاسوودەی کە لەگەڵ ئەم هاوسەرەتایی بەڵام تا چەندیش ناڕەحەتی بەوەی کە لە دایک توان دووریت وەڵام من دایکموان وتیان لەبەر ئەم نەخۆشینەیە ئەو نەسەختە تۆ جێبۆرە لێ چون خوانەخواستە شتێکی بێبێت تۆ بەرپرسیارەتی منیش وتم من لەبەر خاتی خوا یەکەم جار دووەم ئێمە ژن و پیاوین هەم من نەخۆشکەم هەم ئەو نەخۆشکەی ئەوێ هاوکاری یەک بین منیش لەبەر خاتی خوا هاوکاریم کردێت تا ئیساتە داواکەم لە دایکم قەت بە هەڵە لە من تێ نەگەیە بەخوا هەم خانەوادەم زەرورە لە دڵی خۆما هەم هاوسەریشم چونکە هەردووکیان واجبە لەسەرم هەردووکیان وەجێ بێر چی پامێکت هەیە لێرەوە بۆ دایکت وەڵا دەستی ماچەکەم خوای گەورەی لێ ڕازی بێ داواکارم لە خوای گەورە یعنی بنێتە دڵی بە هەڵە لە من تێ نەگای ینی بێژێتی ئەم کچمە لەبەر خاتری پیاوەکەی پشتی لە من کردووە من لەبەر خاتری پیاوەکەم پشتم لە ئەو نەکردووە هەم ئەمە هاوسەرمە و هەم ئەوش دایکمە هەردووکیان واجبی سەرشانمە کە ڕێزیان لێ بگرم بیان خەمبانی سەر کاکی وا تۆ چی دەڵێیت بۆ ماڵی کەس و کاری خانەوادایی خێزانەکەت لە کاتێکە ئەوان بە جۆرێکی کە بیر ئەکەنەوە یاخود هەم دایکی خۆشە کە بە جۆرێکی دیکە بیر ئەکاتەوە دەتوێت لێرەوە چی بڵێ تا چەندێک ئەمە ناڕەحەتە ئەکا بەوەی کە خێزانەکە دایکی نابینێ یاخود بەڕێزە دایکە نابینی من داواکارم لە هەردوو خێزانی هەردووکمان خەشکاری هەردووکمان یعنی سەبر بگرن کە ئەمە نەخۆشنی خوای گەورەیە دایەتە ملمنە و من گەرنیە و کەسێش ئازار ناکەم کە بە هەڵال لە من تێگەشتووە بەڕاستی لە مووقفێکی زۆر نەخۆشام ئیسا یعنی من کەس نییە خوای گەورە نەبێ شر نابم بە هیچ کەسێ کە ئەوانی بڕوا بەم ناکەم نایەندەم دەست خوای گەورە خۆیانەوە
بەڵام لاخیرە ئەڵێم گەرنی ئازابێ ئەگەر هەتا ئەم داغنیان زانی کە من نەخۆشم بەڕاستی یعنی پێویستم باوان بووە یارمەتیان نەداوم. ژیانی ڕۆژانەتان لەلایەن خەڵکەکەی ئێرەکە ئێوە دانیشتوێرن تا چەنە هاوکاریتانەکەن لە ڕووی مادیەوە یاخو لە ڕوویەوەی کە ئەزانن دۆخی ژیانی ئێوە چۆن ئەگوزارێت زەخیرەتان بۆ بێنن تا چەند خەڵکەکە هاوکارە لەگەڵتانە؟ ماڵی هەموو دراوسیان ئاوا بێ حتا ئەنجومەنی ئێرە هەمووی بە پێی خۆی یارمەتی داوم. بەڕێزم من خێرخوازم بێ بەڕاستی هیچم نییە. من ئیسا حالێن سەری مانگ هاتووە و یعنی کرێخانومەدا من خەمی کرێخ مانگی 50,000 یعنی خەڵک لە ڕێی خوا کرێخانە کۆمەدا هەر ڕۆژێکە وێ من بترسم بلەرن خوایان ئایا بەیانی کرێخانومە درێ نادرێ من خۆشم ئاوام کە توانای هیچی شێکم نییە. یعنی بەڕاستی کەوچکەشایە کە هیچ نییە من نەبووە خاوەنی نەبووم خەڵک یارمەتی داوم ماڵی هەمووی ئاوا بێ. کاکەڵکەوتو کۆی کە بەڕێستان ئێستا پەرلەمانتارن ئایا لەم وڵاتی ئێمەدا کێ بە سەبەبی ئەم جۆرە کەیسانە دەبینی لە کاتێکدا واتە نەبوونی و هەژاری بەرۆکی زۆربەی خەڵکی کوردستانی گرتووە هۆکارەکەی چییە کێ بەرپرسیارە لە ئاست ئەم نەهامەتیە لە ئاست ئەم هەژاریە لەوەی کە گەنجێک چاوەڕێی ئەوە بێت بۆ 50,000 کە کرێخانۆکەی لەلایەن خەڵکەوە بۆی بات ئەمە تا چەند قورسە کێ هۆکاری ئەمانن؟ بەڕێزت فەرمایشتێکی جوانە فەرموو پێش ئەو وەزعی مەسەلەی داعش و موسەبڕینە ناو حکوومەتی مەرکەزی عێراقیەوە لەسەر کوردستان سۆبواری زێبەزێکردنەوە و کرۆناها وەزعی خەڵق هەر مکمان هەر نەخۆشە بین نەخۆش کەوتوینەوە سەدا و نوەزاران نەخۆشی وەکو ئەمانیشە بووە لە ڕێی حکوومەت و هاوکاری کراوە لە ڕێی ڕێکخراوە خێرخوازیەکانەوە بەڵام مۆتەی ئەوە ماوەی 4 ساڵە بە بۆنەی وەزعی کۆرۆنا بە بۆنەی وەزعی شەڕی داعش بە بۆنەی موسەبڕینی کوردستان لەلایەن حکوومەتی ناوەندیەوە ئەمانیش وەزعیان زیاتر خراپبووە. بەڕاستی من داواکەم لە حکوومەتی هەرێمی کوردستان لە پەرلەمانی کوردستان یاسایەک پرۆژە یاسایەک بۆ ئەو نەخۆشیانی کە بەم شێوەن موسەیەکیان بۆ ببرنەوە داعمیان بکرێن لە ڕێی ڕێکخراوە خێرخوازیەکانەوە لە ڕێی وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستانەوە لە هەر وڵاتێک لە هەر شوێنێکی دەرەوەی کوردستان لە ناو کوردستان بێ سارەسەریان بکەن لە دەرەوەی کوردستانیش بێ سارەسەریان بکەن بۆ ئەوەی کوڕ و کسێکی ئاوا گەنج ئێمە هەمومان مناڵمانەیە کوڕمانەیە کچمانەیە بۆ من حەزکەم کوڕ و کسەکەی خۆم لە ژیانێکی خۆشا بن مرتاح بنیان مناڵەکەی خۆم سەر ئێشەیە گەگرێ دوی شەوی وێبی گەێنمە خەسەخانە با پەرلەمانتارانی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان وابزان ئەو کس و کوڕە کس و کوڕی خۆیانە با بە هەر هەمومانی هاوکار بین یاسایەک دەرکەین بۆ ئەممان بۆ ئەو بەعزە نەخۆشیانە کە محتاجی من و ئەوش نەبن ئینشاڵڵا. بەڵێ دەستخۆش خانم گیان لە کۆتاییە تۆ ئەگەر شتێکت هەبێ بتەوێ باسی بکەی یان شتێکە بێکە ئازارێک بێ لە ناخی تۆە وەکو کچێکی گەنج وەکو ژنێکی بەوەفا کە لە شان هاو سەرەکەتایی تو کارەکەی دیا خۆت هەرچێک ئەەکەی تەنها لە بەرەوەی کە دڵی ئەو ڕازی بکەی هەر شتێکە تۆ بتەوێ ئێستا پێمان بڵێ ئەتوانی لێرەوە پامەکەی خۆت بگەیانی. وەڵی من یەکەم جار حەزەکەم هاوسەرەکەم چارەسەر بکرێ لە دەرەوەی وڵات چون ئەوش گەنجێکە حەزەکە ئەوش بەدەست و شان و باڵی خۆیان ئیشکات و شتێ پەیاکە بێرێتیوە بە یەکۆ دانیشم بیخۆین ئەوش دڵی زۆر ئازاری چەشتووە بۆ من نەخۆشینەوە دوای ئەوە زۆر بەزەیم تێپەیە من لایەنگیری نەکەم ئەو لە لایەنگیری جەستە و لە هەر ڕۆنگەکە بێژی زۆر ڕووخاو داوا لە خێرخوازانەکەم ماڵی گشتی ئاوا بێ پێشتر کە ئێمە خاوەنی هیچ نەبووین هەموو شتێکیان بۆ دابین کردوین لە ڕوانگەی ماڵۆ بێژی دەستی گشتیان خۆش بێ ماڵیان ئاوا بکرێتە بەرجەزای قیامەتیان ئێستاش ئێمە بۆیە هاتیونەتە بەردەم کامێرە قسەکەین لەبەرەوە پیاوەکەم احتیاجە چارەسەری لە دەرەوەی وڵاتەیە نەخۆشە پێویستەکە ببرێتە دەرەوەی وڵات چارەسەری بۆ بکرێ کە ئەوش وەکو گەنجێ بتوانێت بەدڵی خۆی بڕاتە شوێنێ ئیسا ئەو هەر ناشتوانێ وەڵای ڕۆژی وا بۆ ئەو نەمەزەیم پیادێت توخوای وە بابوومە دەر دێ بەخوا ناتوان وەڵای ناتوانێ بە خۆی و بە دانشتان شۆ بگری یەکسەرەوەی بێتە ژوور و
تحمل ناکەم هەڵاژێم ئاوانە ینی ئەو نەبێت ینی ئەم نەخۆشینەوە زەختی بەسەر هێنەوە ناتوانێت هیچ شتێ بکە تەنتە کەوسەرەوە دەرەوە خۆرە هەورە چۆنە دەرەوە گەنجە لەو تەمانان ناتوانێت بچێتە دەرەوە ئیتر یان نازانم بێژم چاوەڕێ ڕەحمی خواک داوا لە خێرخوازان و ئەوانەی دەسەڵاتدارن ئەوانەی ئەتوان ببەخشن داوایان لێەکەم بۆ مانگی ڕەمەزانە بتوان هاوکارێکی هاوسەرەکەم بکەن بچێتە دەرەوە وڵات چارەسەری خۆی بکە. کاکی وا لە کۆتاییە ئەگەر تۆ شتێکت هەبێ بتەوێت لێرەوە ڕای بگەێنیت. من داواکارم لە خێرخوازان لەبەر ڕێژایی خوا یعنی بێن بەدەمەوە لەمە زیاتر لە جێ نەکەم ڕاستی نەخۆشەکەم زۆر قوشوگرانە من داوا لە خێرخوازانەکەم یعنی لەمە زیاتر لەسەر جێ نەکەم لەبەر ڕێژای ئەو خوای گەورە و ئەم خاتی مانگی ڕەمەزانی مبارەکە. کاکەڵکە و دەگەل لە کۆتاییدا تۆ پەیامێکت هەبێ یاخود پێشنیارێکت هەبێ بتەوێت لێرەوە ڕایگەێنیت. سپاسی بەڕێزانەکەم من وەکو خۆم ئەم خانەوادە بەڕێزە بە ماڵی خەزورانی شوکە برای خوشکەکەیەتی لێرە هەنێ شتە گرمە ئەستۆی خۆم بۆیان هەتا من پەرلەمانتار بم موسەی ماگانەی خانۆکەیش و بەزیایش و بۆیان دابینەکەم و شێتریش هەرچەند ئیسای هاوکاریەکیشم بۆ هێناون ئەگەر کەمیشێ داوای لێبوردنیان دەکەم بەڵام هەتا ڕۆژەی پەرلەمانتار بم لەم پەرلەمانی کوردستانە بگرە دوای ئەوەش بەڵام ئەو وعدەیان دەمێت تا پەرلەمانتار بم موسەی ماگانەیەکیان بۆ ئەبڕمەوە شوێنم هەیە دوایی پێشیان ئەڵێم بێن ماگانە بەبێ ئەوەی دووبارە ببێتەوە بێن لێ شوێن بۆ خۆیان وەریگرن و موسەی ماگانەکەیشیان دابین کرێت و شتێکی میدارێک تریشیان هەر بۆ بمێنێتەوە بدۆ کە من هاوکاریانەکەم. دەست خۆش بێت. سپاس بۆتە مەمنون. بەڵێ بینەرانی خۆشەویست بەرنامەی میوانی تۆین ئەمڕۆ کۆتایی هات. سوپاس بۆ بەڕێز پەرلەمانتاری کوردستان هەڵکەوتی لالا ئەنوەر سوپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەر بوون سوپاس بۆ سپۆنسەری سەرەکی بەرنامەکەم مەریوانی حاجی جەمال خواتان لەگەڵ.